عزیزەکەم کەسی مسلمان ژیان نەفرە هەرمانەشپانینە کە عەقیدەش خاس مەرزیا بووە و خاس عەقیدە جوانە بوو. بەڵام جا عەقیدەی گەورەتر و گرنگتر پێ ئینسانی مسلمانی ئانەیاوە پلەو ئیحسانی ئانەن کردەوەکە پێسەوە شەویستمان فەرماوە صلی الله عليه و آله وسلم کردەوەکەش پاش شێوازە جێبەجێکەرەوە نما و تاعەت و عەبدایەتیش کە ئەنەما پیچەما سەریشە خوای وینەوە. خۆ ئەگەر ئێڵ رب العالمینی نەوین و رب العالمین بێگومان و بەیەقین ئاگەرجە ئێی هەن و ئێی وینەوە. ئینە تەنها نەماکانە نییە، تەنها ڕۆچەکاتەنە نییە. گرد و کردەوەکاڵ ئانەی کە دڵ تەرەمەیە، زوان تەرەمەیە، ئانەی کە بە کردەوە جێبەجێ شاکەری ڕۆژانە وێڵ گرد ئینە کەرۆ ئیحسان کە ئینسانی مسلمان ئەشم پاسە کردەوەکەی جێبەجێکەرەوە کە ئەنەما خوا جەل جەلالوه و چند مەجلیسەنە حوزورشن چەنی ئاوتاتێڵ پاشێوازە مامەڵەکەری چەنی هامساڵ پاشێوازە قسەکردەڵ پاشێوازە گر وشێوە و کەلیمێ وەجەتۆ بەرمشۆ ئەشم پاشێوازە بۆ کە خوا جەل جەلالوه حوزورشن و ئاگاژەتون. ابن القیم ڕەزا و ڕەحمەت و خوای جوانە بۆ فەرماوە کتێب زاد المعادینە کتێبی فرەنایە بە سیرەت رسول الله صلی الله عليه وسلم فرماوه مفتاح حصول الرحمة الإحسان في عبادة الخالق والسعي في نفع عبيده. فرماوه كريلو رحمة خواي تشكون كريو بيل كامنا كريلك دستو بو إحسانا عبادة كان إحسان سعي تنشني عبدك خواي إحسان شني رفيقك هاو مالك هاو زوانك إحسان بكار مالي باسما مالكري كأنما خوا جل جلاله شامل سنة وجودشن ئەچی کاتەنە ئێمە لەزەت کەرمێجە عەبدایەتی لەزەت کەرمێجە تاعەتی ما ئەگەرنا عیبادەتی وشک کەرمێ ئیگرد و کردەوە ساڵحەکەری بە وشکی لەزەت ژوانە مەکەری چی لەزەت ژوانە مەکەری چونکە ئیحسان و نەمەرزیانەرە ئێمە گردما ئەشم هەوڵ دەیمێ ئیحسان و ئێمە مەرزن مێرە هەمیشە ئی هەستەما بۆ پۆچی ئینسانی مسلمان جایچانن تووشی گوناهی فرە خەتەری بوو چونکە ئی هەستەشە نەمەرزیانەرە ئی هەستە مەرزیۆرە مەتاوی زوڵم کەری مەتاوی خراپەکەری وێڵ گێریۆ جە گوناهەکە گوناه هەڵکرد پەرتەوازە بێ چونکە هەستکەری وەرەدەم و خوایە بێ شەرمیل کردن بێ ئەدەبیل کردن. فرماوە ابن القيم الإحسان يفرح القلب يعني يفرح القلب ويشرح الصدر ويجلب النعم ويدفع النقم بس بإحسانا دلك وجبو سينال كريو نعمتك يا خويا مجامل ترى نقمته غضبك يا خويا تشنال دوري قناوة ودلنياج بآخرتنا هل جزاء الإحسان إلا الإحسان قيامتنا إي إحسانك كردن الشيء باداش تجور جيريو بلام چه إحساني وران ورو تو كريو خويا جورا تشل وران وركرو تو چێگە گر هەرمانە کردێنەڵ ئاو دیێن و چەمڵ چاڵیۆ بیان وەرو خاترەوە ئاڵی کردنەڵ ئەی ئەشم ئاخرەتەنە چەنی پاداشتڵ بۆەوە وەرو ئانەی ئیبن کەثیر فەرماوە ئێ ئیحسانە کە تۆ چێگە کەریش پی ڕۆح و پی دڵایەوە کە خوا وجودشن ئینە نمونەوە فرە گولانن ئاخرەتەنە خوا جەل جەلالوه وێش جوابڵمەوە وێش بە گەورەی وێش پاداشت و ئین چێواتەمەوە بەڵام بە پاداشتەوە مقارنە مەکریۆ بەینشانە ئاپاداشتە کە خوا منیۆ شەرەپە عەبدەکە پاداشت و کەسێوە فرە کەریمین ئەگەر چەنی کەسێوە کەڕەمش کرد ئینتیها و کەڕەمیش نییە خوای گیان ئی کەلیماتێمە چەنە قبوڵی کەرە دڵەکاما وەش کەرە یانەکاما پڕ خەیر و بەرەکەت کەرە أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين كما أوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها
فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.